گەورە و میهرەبان بینەرانی بەرنامەی ماڵ و حاڵ خۆشحاڵم لەگەڵتاندا دەبم. بەرنامەی ئەم جارەمان لە شاری ڕانێ دەبێت سەردانی خێزانێک دەکەین کە لەم سەردەما پڕ ئارەزوو و گوماناویەدا هاوکاری خێزانی دەوروبەریان دەکەم بۆ ئەوەی منداڵەکانیان بە شێوازێکی دروست پەروەردە بکەن. ئاواتەخوازم تا کۆتایی لەگەڵ من بۆی تایبەتمەندیەکانی ئەم خێزانتان پێ بناسێنم. فەرموون لەگەڵمان نابن. دووبار سڵای خۆی گەورەتان لەبێت. مامۆستا هەستیار خۆشحاڵم تەبعاً لە دانیشتێکەوە لەگەڵتانم و شەرەفمەندیشم لەوەی کە ساڵی ڕابردوو تەلەبەی من بوو، یانیەوە زۆر خۆشحاڵم دەکات. خوا سەلامەتی زۆر بەخێرن. یاخوا سەلامەت بێ، هەمیشە سەلامەت بێ ئینشاڵڵا. ئەگەر باسی و دەرسەی کە بەم گەنجە جوانانەی دەڵی بۆمان باس بکەی ناوەڕۆکەکەی و لە کەیوە دەستان پێ کردووە. وەڵام مامۆستا گیان سەرەتا بسم الله الرحمن الرحیم تقریبا مدەی 6 مانگ بۆ 7 مانگێکە دەرسەش پەروەردەیمان دانەوە لە ماڵی خۆمان. زۆر باش. دەرسە پەروەردەیەکە ناوەڕۆکەکەی چییە؟ وەڵامی مامۆستا وەک چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی کرد بێمەش دەمانەوە کە هاوشێوەی بکەین، هاوشێوی وەک وی بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نزیکانی خۆی لە چوار دەوروبەری خۆی دەستی بە پەروەردەکردن و ئەو زانیاریانەی کە لای بوو لە خواپەرستی لە باشەی خۆی دەیبەخشیوە. ئەمەش دەمانەوێت بە ڕێسکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دابچین، ئەو دەرسە پەروەردەیمان دانەوە دەمانەوێت شوێن کەوتەی پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم. ئینشاءڵڵا. دەرسەکە منهەجیە یان بۆ خۆتان دیاریتان کردووە؟ وەڵام مامۆستا منهەجیە. منهەجیە؟ بەڵێ. کاتە دەبێت لیژنە و شتی وا داهی نابێ وایە؟ بەڵێ. زۆر باشە. دوای ناوڕۆکەکەیمان باسکە ناوڕۆکەکەی چ شتێکە؟ مامۆستا سەرەتا دەرسەکە لە خودناسی ڕادەست پێ دەکە. خودناسی زۆر باش. خودناسی ئەمن چیم چی دەکەم لێرە، زۆر باش. بۆ چی هاتووم؟ ئەوجا ئینسان ئەگەر لە خودناسیدا قوڵ بووە پێویستی بە خواناسیە، کە خواناسی لە فیتڕەتی ئینساندا هەیە. کاتێکە لە خواناسیشدا قوڵ دەبێتەوە خوا چێیە، چی ئێمەی دروست کردووە. ئەوجا پرسیارشکە دێتە مەیدانەوە کە ئێمە بۆچی باش بین، بۆچی بە قسەی خوای گەورە بکەین. کاتە ناوڕۆکەکەی ئەوانێ مامۆستا وردەوردە قوڵ دەبینەوە لە باشەی ئینسان بەرامبەر دایک و باوکی، لە باشەی ئینسان بەرامبەر کۆمەڵگای. کاتە خۆی هەدەڵی لێ وردبوونەوە لە دروستکراوەکانی خوای گەورەترین عیبادەتە. خودناسی اینجا تەبعاً ناسینی خودی خۆت و وابەستەبوونی ئینسان بە خودای گەورەوە کە ئەم ڕێگا و ڕێچکەی بگرێ ئەمەشیان دیسان ینی بە عیبادەت حساب دەکرێت. ئەم گەنجە جوانانی مامۆستا کە لەگەڵتانن خزمەن یان کەسانی دوورن هەری ناوڕانیێنە؟ وەڵام مامۆستا خزمیشی تێدایە و هەری ناوڕانیش تێدایە، دووریشی تێدایە مامۆستا. زۆرتەوە. ئەگەر بۆم باسکەی بۆ نمونە هیچ ئاسوودەی و ئارامێکی دەرونی هەیە لەوەی کە بۆ منە کۆمەڵە گەنجی جوان کە سەرەتای ینی ها پابندبوونیانە بە ڕێبەرزەکەی خوای گەورەوە لەگەڵتن لە بەردەستدان ئەمان چۆن پێناسە دەکەی؟ وەڵام مامۆستا کاتێک کە دەرسەکەمان دانە وردەوردا خۆی ئەسنای دەرسەکەی وایە کە چۆنڵی سەرەتا تەڵەبەکان کەم دەبن، وردەوردە زیاد دەکەن، وردەوردە زانیاریان پێدا دەبێت، وردەوردە ئاشنای بارودۆخەکەی دەبن، وردەوردە خۆشەویستیان بۆ کارەکەی پێدا دەبێت، وردەوردە کۆ دەبنەوە، وردەوردە گرم و گۆڕ دەبن. چۆن دەڵێ ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوای لەوەتی دەستمان پێ کردو وردەوردە لە باشە دانا وردەوردە ئیسفادە دەکەن. هیانە بۆ نمونە لە قسەکانیمە ئەلحەمدولیلا دەرچووە لە مەکتەب زانیاری چاکی کۆ کردوێتەوە، قورئانی لەبەر کردووە، ئاشنای سیڕەی ژیاننامەی پێغەمبەری خوا بە صلی الله علیه وسلم. وای
چۆن دەڵێ وا ئیسفادیان کردووە کە بەڕووی باشەدا کراونەوە ئیسفادیان بۆ کۆمەڵگای دا هەبووە ئەلحەمدوللا سپاس بۆخۆی دەستیان بۆی کردووە کە چۆن دەڵێ بانگەشەی خوای گەورە بکەن بانگەشە بۆ لای خوای گەورە بکەن بانگەشە بۆ دینی پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم بە کردار و ڕەفتاریان الحەمدوللا ئێستاش وردەوە لە ئەوە دانەکە بە دەم و گفتار چۆن دەڵێ بۆ لای خوای گەورە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ دینەکەی خەڵک بانگ بکەن زۆرتەوە مامۆستا با یەک شتێک بڵێن ئەم سەردەمە هەرزەکەی پێویستی بەوەیە کە ئێمە سەر لە نوێ وەکو سەردەمانی پێش و سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەست بکەینەوە بە بانگەشەکردن هەرزەکەی بۆ نمونە سەردەمێکە جەنجاڵێکی زۆر جگە لە پەروەردەکردنی خێزان و قوتابخانە کە سەرەتای یعنی ئینسانیت وا بووە ئێستا کۆمەڵێک شتێکە ناو کۆمەلگادا هەن کە گەر خێزان وریان نەبێ کاریگەریان زیاترە لەوەی کە خێزان پەروەردەی منداڵەکەی بکە دەکرێت کەواتە ئێمە بە ڕێگایەکی دروستی دابنین کە منداڵەکانمان بۆ شوێنێک ئاراستە بکەین کە ئەم شوێنە پەروەردەیەکی دروستی هەیە طبعا مامۆستا گیان مامۆستا کاتێک چاو لە قوڕانی پیرۆز دەکەین لە سوڕەتی لوقماندا چاو لە لوقمانی حەکیم دەکەی کاتی بە منداڵەکەی بەخشیوە کاتی بە منداڵەکەی بەخشیوە یعنی باشترین تەکنیک بۆ سەردەمی ئێستا بۆ خێزانی ئێستا ئەو تەکنیکەیە کە لوقمانی حەکیم لەگەڵ منداڵەکەی جێبەجێ کردووە کاتی بۆ تەرخان کردووە لەگەڵ کوڕەکەی قسەی کردووە چاو لێ دەکەی کە لوقمانی حەکیم لەوەوە دەست پێ دەکات دەڵێ یا بونەیە لا توشریک بالله ئەی کوڕەکەم کوڕە شیرنەکەم نەکەی شەریک بۆ خوا بڕیار بدەی ئەی کوڕەکەم یا بونەیە ئەقیمی الصەلات ئەی کوڕەکەم بڕۆ نوێژ بکە نەکەی نوێژ نەکەی ئەو جا وردە کاتی بۆ تەرخان دەکا لە قوڕان زۆر بە جوانی دیارە دەڵێ ئەی کوڕەکەم نەکەی بە دەنگی بەرز قسە بکەی ئەی کوڕەکەم نەکەی زۆر بەسەریعی بڕۆی ئێستا دەبینین مامۆستا لە شاردا بێ ئۆقرەیی و بێ ئارامی زۆر ڕوویداوەی دا کۆمەڵگای کردووە ئەگەر ئەو پەردە جوانەمان هەبێت چاو لە قوڕان بکەین بزانین چۆن بۆ لەگەڵ ئەولادەکانمان چۆن بۆ لەگەڵ کوڕەکان چۆن بۆ لەگەڵ گەنجەکان چۆن بۆ لەگەڵ کچەکان ئەو جەنجاڵی و ئەو بێبەرەکەتیە نامێنێ لە ژیاندا جا بێبەرەکەتی لە کات لە ڕستقدا لە تەمان لە هەمووی وانە بەڵێ ڕێوەڵێ زۆرتەوە یەکێک لەو گەنجە جوانانە قسەم بۆ بکە بزانم وەکو هەڵسەنگاندنێک ینی ئەو دەرسێک کە مامۆستا پێی دەڵێ کامتان قسەم بۆ دەکەن ئەزت نەبێ کاکی منەگە خۆم پێ بناسیێنی وە باسی ئەو دەرسەشم بۆ بکەی کە لای مامۆستا هەستیار دەیخوێنن بەڵێ بسم الله الرحمن الرحیم من پەرۆژ عەبدوڵڵا قوتابیم لە دەرسی پەروەردەیی تایبەت بە گەنجان لەلایەن مامۆستا هەستیارەوە بەڵێ سپاس مامۆستا هەستیار دەکەین بەڕاستی کە پەروەردەی دەستی کردووە بە پەروەردەکردن کە لە کۆمەلگایەکدا لە کاتێکدا کە بەڕاستی پێویستمانە ئێمە کە شێوامین بەڕاستی لەگە سۆشیال میدیاوە لە ڕێی خەڵکەکەەوە کە بەڕاستی سەرلێشانی پێویستە لە تەمەنێکی کەمدا ڕێنوێنی بکرێن پێویستە ڕێنوێنی بکرێن بۆ لەسەر ڕێی ڕاست بەوەی چونکە قسەیەکە دەڵێ خۆی شیری هەتا پیریت تۆ کە منداڵ بووی دەبێت پەروەردە بکرێت دەبێت کە لە سەرەتای تەمەن تۆ پەروەردە بکرێت بەڕاستی لە کۆداییدا قورسە بتوانین فێری شتێک بی ئێمە بەڕاستی بوون منە لە مەکتەبدا ئێستا مناڵان ئێستا هیچ حەزیان بە مەکتەبێک نیە ساڵێکی بۆ نادەن بەڵام مەکتەب بەشێکە لە ژیان فێربوون و خوێندنەوە و زانست و زانیاری ئێستا ئێمە لە دەرسی پەروەردە بەڕاستی هەم خۆمان خۆش دەوێت هەم دینمان خۆش دەوێت و هەم قوتابخانە و کۆمەلگامان خۆش دەوێت و فێربوون کە ژیان چییە چۆنە ژیان بۆچی پێویستە ژیانمان خۆش بێت بۆچی پێویستە کوردستان و کۆمەلگامان خۆش بێت بۆچی پێویستە ئیهتیمامان بۆ کوردستان بێ بۆ خودی خۆمان هەیە بۆ ئیسلامە بێ پێویستە چی بکەین لە پێناو ئیسلامدا زۆرتەوە دەستەکان خۆش بێ وڵی زۆر جەمامۆستا پێناسەی دەرسەکەی کرد هەم پێناسی بوون منە ئەم سەردەمەی کە ئێستا تێداژین ڕاستی دەکانی بوون منەگەر وەری بگری گەنجانێکی زۆری ناو کۆمەلگا هەن ئیشیان لەسەر دەکرێت بۆی بەلاڕێدابردنیش هەریج نەبێ کۆنتڕۆڵکردنی ژیانی تەواوەتی ئەو گەنجە لە ڕێگەی سۆشیال میدیاوە جا ئەمەیە بۆ نمونە هۆشبردننی ئیشکردنی لەسەر ئەوەی کە کەسێکی یاخی بێ لە کۆمەلگا لە دین وابەستە نەبێ بەخواوە ینی لێی دوور بکەوێتەوە کاکە پەرۆژ وا باسی کرد کە ناوەڕۆکی دەرسەکەتان بە شێوازێکە کە دەکرێت
یعنی ئینتیمایەکی زۆر هەم بۆ خود هەم بۆ کۆمەڵگا هەم بۆ نیشتیمان هەم بۆ دین ئەمانە ئیشی لەسەر بکرێ بۆی پەروەردەیەکی جوانیان هەبێت. بەڵام مامۆستا وڵا ماوەسام بە تایبەتی زۆر تاکید لەوەی دەکەمەوە کە ئەو تەڵەبانە ئینتیمایان بۆ ئیسلام پەیدا بێ چکە ئیسلام وا دەکا ژیانمان باش بێ ڕۆکی هەموو زانست و هەموو جیهانگیریەکەوەیە بەڵێ زۆرتەوە دوو بابەت دەمەوێت بەجددی ئیتیمایان بۆ کوردستان پەیدا بێت چکە هەتا خزمەتی خۆت و خاشی خۆت نەکەی ناتوانین خزمەت بە مجتەمع و بە موسڵمانان بکەی بە جیهانیش بکەی نەکەر موسڵمان بە تایبەتریش دەمەوێت ئینتیمایشی بە ڕاستەقینیان بۆ خێزان پەیدا بێت چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خەیڕوکم لأهلی وأنا خەیڕوکم لأهلی باشترینتان ئەوەیە کە باشترینە بۆ خاو خێزانەکەی و ئەنە خەیڕوکم لأهلی پێغەمبەری خوا بە خۆی دەفەرمێ دەڵێ منیش لە هەمووتان باشترین بۆ خاو خێزانەکەم جامەش دەبێ وەکو پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم. کاک محەممەد سڵای خۆی گەورتان لەبێت. سپاس دەکەم سڵای خۆی گەورە لە ئێوەش بێت. کاکە گەر باسی بۆ منە ئەو دەرسی لای مامۆستا هەستیاری خوێن یاخود پێما بێت لە کۆی هەفتەکەدا دەرسی تریشتان هەیە باسی ئەو دەرسانەمان بۆ بکەی بۆ نمونە هیچ گۆڕانکاریەک لە پابندبوونی ئێوە بە لایەنە ئیمانیەکە لایەنە ئینسانیەکە زیاتر دەکە پتەوتر دەکەم دەرسانە. بەڵێ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە میهرەبان دانەری ئەرز ڕاگری ئاسمان. پێشەکی سوپاسی مامۆستا هەستیار دەکەم بەڕاستی لە کۆمەڵگەی ئێستادا بۆ بەلا ڕێبردنی گەنجاندا هۆیەکی سەرەکیە چونکە لە ئێستادا لەم سەردەمەی خۆماندا گەنجان گرنگێکی زۆریان هەیە لەسەر هەم دینەکەمان هەم کۆمەڵگاکەمان هەم وڵات و خاکمان چونکە گەنج هۆیەکی سەرەکەی بۆم سەرخستنیان گەیاندنی ئەم دینە بە خەڵکی تر. زۆر باشە دەڵێ بۆ نمونە ئەم سەردەما بۆ هۆکارێکە دانیوە بەس دەوەیە کە جەنجاڵێک هەیە بۆ منەک باسی سۆشیال میدیا بکەین دەکرێت سۆشیال میدیا لایەنە خراپەکانی زۆر زیاتر بە لایەنە سوودەکەی بەڵام ئەگەر بە لایەنە سوودەکەی بەکاری بێنین کۆمەڵە گوتاری مامۆستای زۆر باش و کۆمەڵی دەرسی و یاخو گەیاندنێسە کۆبوونەوەی ئێوە ئاگادارکردنەوەتان لانەیە زۆر جار پێدانی هەندێک پێیان لەلایەن مامۆستاکەتانەوە لە ڕێگە سۆشیال میدیا تەواان ئاگادار دەکرێنەوە دەکرێت بۆ منە گەنج لەم سەردەمەدا چۆن پابند بێ بۆی کە ئەو سۆشیال میدیایی کە لە بەردەستی ئەم مۆبایلی بەردەستیدا ئەمانەتێکەوە تا تۆ دەبێت بە هەستیاریەوە مامەڵی لەگەڵ بکرێت چکە باشی و خراپی لێپرسینەوەی لەسرە. بەڵێ بەڕاستی ئێستا لە سۆشیال میدیادا لایانی خراپە زۆر زیاترە لایەن باشە. بە تایبەتی لە هەندێک تۆڕە کۆمەڵایەتەکاندا هەندێک کەسێک کە زیاتر گەنجەکان ڕادەچێش بەلای خراپەدا واتە کاریگەری زۆری لەسەر هەیە. ئێستاما لە هەفتانەدا کە دەرسێکەکەمان هەیە لە بەناوی ئەکادیمیە ئەیوبی بەسەر پشتی مامۆستا ئارام محەممەد تۆفیق کە ئەویش کاریگەریشی زۆر زیاتر لەسەر گەنجان هەیە واتە ئێمە دەبێت زیاتر پەرەمان بەخۆ بدەین بە تایبەتی لەو دەرسیانی وە بکرێت کە ئێستا دەرسمان هەیە بۆ منە ئەوە نەکرێت بۆ منە لە کاتی هەبوونی دەرسەکەدا ئاگادار بکرێنەوە لە بوونی دەرسەکەدا ئاگادار بکرێنەوە چکیان هەم کەسێک کە خەمی دەرسەکە بێ باشە بۆ منە ئەگە دەرسێ ئەوە نەکرێت بۆ منە قوتابیانیان نامەگەیان شتێکەوێت کە ئەم شەو دەرسمانەیە وا باشترەوە بکرێت کە لە نەبوونی دەرسەک ئاگادار بکرێنەوە چکارکە هەر کەسە خەمی خۆی هەبی ئێلۆ دەرسەکەی باشترێت. زۆر باشە ئەو ئەکادیمیایی ئەیوبا ئەویشیان هەر هەفتەی یەک ڕۆژێک دەرستان هەیە ئەویش ناوڕۆکی پرۆگرام و شتێکە لە بەردەستاندا پەروەردەیە. وڵی بەخۆیمان هەز ئێستا بۆ منەمە وەکو یەک دوو قۆناغمان ئێستا قۆناغی ئێمە دەرسی سیرەی ژانەوی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەخوێنن لەگەڵ حەقیدە. زۆر باشە ئێوە ئاستی چەندن ئاستیە گیاندون وەڵامە ئاستی دوین ئاستی دون وایە ئەنی قۆناغی پێشترتان بڕێ و بەردەوامیش دەتوانن ببنوانێ بە بەرە پێشتنێ ناڵام ماستی بوومنا ئەمە ینی ئەمە یەکەم ساڵمانە ئاستیەشین ئەوەی قۆناغی دووە بەونێستا مامۆستاسیە لە قۆناغی دووەکەوان قۆناغی پێشترمیان بڕێ. زۆر باشە ئینشەڵا مەبەستەوەی کاتە گەر بەردەوام درێژ دەگەن بە قۆناغی مامۆستا هەستیار و دەتوان کۆمەڵێک تەلەبە لە بەردەستاندا بێ ئەرکی پەروەردەکردنیان گرناسۆنیا دەستان خۆش بێ خوا تەمەتان پڕخێر و بەرەکەت بێ ئینشاءالله دەست چاوتان خۆش بێ یا ڕەبی. أعوذ بالله من الشيطان الرجيم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله
لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. لا يكلف الله نفسا إلا وسعها، لها ما كسبت وعليها ما اكتسبت. ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا، ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا، ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به، واعف عنا واغفر لنا وارحمنا، أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. صدق الله العلي العظيم. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الرحمن الرحيم، مالك يوم الدين، إياك نعبد وإياك نستعين، اهدنا الصراط المستقيم، صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين، آمين. بسم الله الرحمن الرحيم. قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد، لكم دينكم ولي دين. أعوذ بالله من الشيطان الرجيم. رب المشرقين ورب المغربين، فبأي آلاء ربكما تكذبان؟ مرج البحرين يلتقيان، بينهما برزخ لا يبغيان، فبأي آلاء ربكما تكذبان؟ يخرج منهما اللؤلؤ والمرجان، فبأي آلاء ربكما تكذبان؟ وله الجوار المنشآت في البحر كالأعلام، فبأي آلاء ربكما تكذبان؟ كل من عليها فان، كل من عليها فان، ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام.
بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەنای خوای بەخشندە و میهرەبان ستا شارێکتان پێشکەش دەکەم وەکو مامۆستا پێشواهی وا گوتوویەتی کێ ئاگری ئەم دۆزەخەیە خوڵقاوە کێ پوشی بۆ گڕهێناوە کێ بۆتە کەوشی پێیان تاوەکو بۆسم بەپاوە کێ هەرخەمی خۆیەتی کێ کردوێتی بە مەبدە کۆیلایەتی و سەلامەتی کێ چەکی هەڵگرت بۆ ئەمان کێ ئەمانی خستە ئەمان کێ کۆبەرە بۆ هەر بارێک لە هەر ماڵێک و چەکدارێک کێ دووڕوە و کێ دووفاقا کێ ئەمانی لا ڕەزاقا کێ دەسوورە و قاتڵ نییە کێ هەزار جارە ئەخلیسکێ و هەر ئەخلیسکێ و عاقڵ نییە کێ لە ڕەنجان ئاسرەوێ کێ هەردووان ئەکەوێ کێ بێدەنگا لە ئاس مافی گەلی برسی کێ دەبەنگا گەلی مێگەل یان سەرکردەی شێتی کورسی کێ بە پشت بەسم بە ئەڵڵا بە گومانەوە ئەپرسێ کێ بۆ ئەوەی دەنگی دەربێ لە کۆلکە کۆیلە ئەترسێ زۆری نەیە زادەی برینی خۆیەتی زۆری نەیە کە ئەوداڵە بۆ کۆیلایەتی و سەلامەتی ئێمە گەربێ و گەرکەمیش بین سەرشۆڕین و سەرمان بەرزە گەر سەرمان لەم ڕێژدانین پەشیمانین بۆ یەک لەحزە بێباکیمان لەستەم کار پشت ئەستوریمانە بەخوا ئەو خودایەی گەر فیرعەون بی گەر هامان بی گەر نەمرود بی بە مێشێکی بچووک ئەتخا کێشمان ڕێگاکەی هەڵکە بێ درەنگ نەبووە خودا هەیە وەک ساحیرانی دەور و موسا گەڕانەوە یەک سوجدەیە ئەما نەهلی حیوارن نەهوفتاف و شەڕەپەڕۆن خۆیان وتیان زۆر ئاسانە بەچی هاتوون بەواڕۆن بەنای خوای گەورە و میهرەبان پێشتی بە خێراتنی ئێوەی بەڕێز دەکەم کە هاتوون ئێمەتان بەسەر کردەوە بە خێر بێن سەرچاوم من ناوم قادر خدر ئەحمەدە سەر و خێزانی ئەو ماڵم باوکی کاخەستیارم کە دەرسی بە و قوتابیانە دەڵێ بە خێر بێن سەرچاوم لا بەناوی خوای گەورە بە خێراتنتان دەکەم دەخۆشیتان لێ یەکەم هیوادارم ئەو بەرنامە هەر بەردەوام بی ئینشاءالله پشتیوان بە خوای گەورە بۆی ببیتە هۆکارێک لە من زۆر جارگلەیم هەیە لەو ڕاگەیانکارانە بەرنامە دەچنە شوێنە دەچنە گوندان دەچن بەرنامەی کۆمەڵاتەکەن پێش هەر هەموو شتی پرسیاری ئەوەی دەکەن دەڵێن ئەرێ چۆن شوت کرد یان چۆن ژنتینا بە خۆشەویستی بوو یان بە ئەوەی بوو ئینشاءالله ئەنگو ئەوەی تێک دەشکێنن ئەو کەلتوری ئەوان تێک دەشکێنن ئینسان کابرا هەیە 56 ساڵە 70 ساڵە بەلە خوای گەورە و مەلەفەی لە بۆ ستر کردیە ئەوان یەکسەر هەڵی دەدەنەوە کابرا لەهانەیە هیوای زاکری نەمابی هەرچی هێ چت کرد و چت نەکردیە هیوادارم ئەو بەرنامەیە ببیتە پند و حیبرەت بۆ ئانیش ئەمن بەڕاستی زۆر گلەیم لێ هەنە لە زۆر بە زۆریان زۆربەی کەناڵەکان لەسەر ئەو بەرنامانە بەڵام ئەو بەرنامە الحەمدوللا سپاس بۆ خوای گەورە بۆ کەناڵی پەیامی خۆشەویست الحەمدوللا ئینشاءالله ئەوەی تێک دەشکێنی ئەوانیش بە خۆدا دەچنەوە ئەو شتە نامینی ئینشاءالله پشتیوان بە خوای گەورە من بەرپرسی ئەنجومەنی خوشکانی ڕانیم 4 ساڵە بەرپرسی ئەنجومەنی خوشکانی ڕانیم پێشتریش هەر لە ئەنجومەن بووم 8 ساڵ لە ئەنجومەندامە پێشتر کارجەڕ ئەنجومەن بووم ئینشاءالله هەر بەردەوام دەبم لەناو ئەو کاروانەیدا هەتا زۆر جار پێم دەڵێن کەنجی تێدابی دەڵێم هەتا تینم تێدایە ئەم هەر بەردەوام دەبم بە شانازیەوە لەناو ئەو کاروانەیدا دەبم و ئیش دەکەم الحەمدوللا سپاس بۆ خوای گەورە سپاسی هاوسەرمەکەم کە زۆر هاوکارمە چکە زۆر جار لەوانەیە کەم و کوڕی هەبن لە ماڵێ ئەمن درەنگ بێمەوە بەڵام لە خوای گەورە بە زیادبی هیچ گرفتمان بوو نایەتێ پێشەوە ئەو زۆر هاوکارمە ئەمن هەتا مرنە قەرزاری ویمە جا هەر کوڕەکەشم لە خوای گەورە بە زیادبی الحەمدوللا ئەویش زۆر هاندەرمە هاوکاریشمە سپاس بۆ خوای گەورە ئینجا ئینشاءالله هەر بەردەوامە بینم داواش لێرە داوا لە خوشکانەکەم با نەترسێن لە ئیش بەڕاستی من دوو ماڵیشم هەنا الحەمدوللا ئیشی شەکەم و لە خوای بە زیادبی هەموو شتەکان تێ ئەپارە فریا هەموو شتێکم الحەمدوللا ئینسان ئەگەر لەو کاروانەی دابی خوای گەورە بەرەکەتت دەبوو دەخاتە ماڵێ بەرەکەت دەخاتە ئیشت بەرەکە ماڵت بۆ الحەمدوللا بەرەکەت دەخاتە ماڵ منداڵت ساڵح هەبن الحەمدوللا خوای گەورە خۆشەویست دەکات لەکن خەڵکی سپاس الحەمدوللا بۆ خوای گەورە بەناوی خوای بەخشندە و میهرەبان من ئاستیار قادر خدر کوڕە گەورەی ماڵەوەم دەرچووی بەشی کۆمپیوتەرم و ئێستاکەش لە چەندین دەور و دەرزدا بەشدارم سێ لەوانە لە ئەکادیمیای ئەیوبی دەرسی یەکەمیان لەبەرکردنی قوڕانی پیرۆزە دەرسی دووەمیان فکرە دەرسی سێمیان ئەخلاق و تەسکیەی نەفسە
لە دەرسێک کەش بەشدارم کە دەرسی زمانی عەرەبیە و لە دەرسێک کەش بەشدارم کە قیراعەتی قورئانی پیرۆزە و لە دەرسێک کەش بەشدارم کە لە ڕێگای ئۆنلاینە. خی گەورە و میهرەبان، من نام هێلان هێمنە، ئێرە ماڵە خاڵمە، لە خۆشی ئێوە هاتوومە، بەخێر بەرسەر چاوانمان. بەناوی خی گەورە و میهرەبان، من ناوم محەممەد شاخەوانە، ماوەی زیاتر ساڵێکە لە لای ماڵی پورمم لەگەڵ ئەو خێزان دەژیم بۆ بەهۆی خوێندنەوە هاتوومە. بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسرون الميزان. سپاس بۆ خۆی گەورە کە ئەم دەرفەتەی پێداین، ئەم تەمەنەی پێداین کە لە ناساندنی خێزانێکی تری نوخبێنەوە ئەم کۆمەڵگایە لەگەڵتان نابین. لە پێشەکی بەرنامەکەدا ئاماژەمان بۆ کرد کە خێزانانێک هەنجگە لە خەمخۆریان بۆ پەروەردەکردنی منداڵەکانی خۆیان هەوڵی ئەوە دەدەن کە ئەم چرا و ڕۆشنیەی کەلایەنە، ئەم ڕووناکایی کەلایەنە منداڵانی تری ناو کۆمەڵگاش لێ سوودمەند بن. یەکێک لە ئەم خێزانانە کە ئەمڕۆ هاتووی سەردانمان کردو ماڵ خێزانی ماڵی کە قادرا کە هەم خاتون کە خانمی ماڵەکەیە ماشەڵڵا ئەزمونێکی باشی هەیە لەگەڵ کارکردنی ڕێکخراوەی لەگەڵ خانمان و کاکەستیاریش کە ماشەڵڵا لەگەڵەوەی تەمەنێکی گەنج و لاوی هەیە بەڵام هاوکارێکی باشە کە توانیوێتی هاوکار بێلەوەی کە کۆمەڵێک گەنجی باش لەژێر دەستی بۆ کۆمەڵێک پرۆگرام و پەروەردەی یاخود پەروەردەی ئیمانی بتوانێت هاوکاریان بێت. دووبارە سڵای خۆی گەورتان لێ بکە قادر یاڕبی ئەو ماڵە هەر ئاوەدان بێ، هەمیشە سفرە و خوانتان تەمەنتان تەندروستیتان بەرەکەتدار بێ ئینشاءالله. بەخێر بن سەرچاوم سەلامەت بێ یاخوا بەخێر بێن خۆشحاڵ بم یاخوا بەخێر بێن سەرچاوم یاڕبی سەلامەت بن هەمیشە خۆشحاڵ بن ئینشاءالله. سەلامەت کە قادر کار و پیشە کەسابەتی ڕۆژانە بەچێوە خەریکی؟ بەڵام بخۆم وەکو دەڵێ وەکو ئیش و کار و کاسبیم ئیشی کارەبای دەکرێن کارەبا لە تەسیسی خان و بینایە و ئیش و کۆمپانیا و ئەو ئیشای زیاتر ئیشی کارەوە ئیشی کارەبا. بەڵێ زایدن ئەو شینە سەوزایی کە لە سەوزای وەکو دەڵێ باغشمان هەیە وەکو باغەکی یاوە بۆ خۆشی خۆمان نەک بڵێن ئیشێکی سەرەکی و کڕین و فرۆشتنێ بەس هەر بۆ خۆشیەوەیە هەر زیاتر بۆ یاڕەبی هەمیشە ئەو ماڵە ئاوەدان بێ ئینشاءالله. سەلامەت بێ خۆ سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بین سپاس بۆ پێدانیان دەرفەتە سەلامەت بینیاخوا نیاگ مەمنون سپاس سەلامەت بینیارە سڵای خۆی گەورتان لێوە خاتون خان دنیاک خۆشحاڵ بووم یاڕبی ئەم ماڵە هەمیشە ئاوەدان بێ ئینشاءالله. یاخوا بەخێر بێن سلامە خۆی گەورە لە ئێوەش بێ خۆشحاڵ و کردم بەڕاستی ئاوەدان و کردەوە. من یەکەم کۆمنت نووسیم وتم ئینشاءالله ئەو بەرنامە بەردەوام بیت هیوادارم هەر بەردەوام بی لە بەروی زۆر حەزم لەو بەرنامەی بوو. بەڕاستی بەرنامە کەچیتە ناو ماڵان و زۆر خۆش نەحنی خەڵک بینێرەی زۆرتان هەیە الحەمدولله سپاس بۆ خۆی گەورە دەستان خۆش بی و یەخوا بەخێر بێن زۆر خۆشحاڵم. بە قوربان خوا هەمیشە خۆشحاڵ بن ئینشاءالله. خاتون خان باسی کاری ڕێکخراوەی کەین ئەزمموی ئەو کارە لە کێوە دەست پێ کردووە؟ بەڵێ مامۆستاسکە من هەر لە سەرەتاوە لەگەڵ ئەو سەحمە ئیسلامیەدا بوویمە هەر سەرەتاوە تەمەنم شمولی ناکرد لە 92 گەر بۆ کاتی کرد هەڵبژاردن کرا ئەو کاتیش هەر چۆنێک بی دەنگم هەردا لە تەمەنە چ بتون کرد لەگەڵدام الحەمدولله سپاس بۆ خۆی گەورە. پێشتر لە لق بوومەوە لق و ئەنجومەن هەر بێکەوە بوو دوای ئەوەی ئەنجومەن کە جیا بۆ ئەنجومەن بەشی ڕێکخراوەی و بەشی ئەنجومەن سەر بە مەڵبەند بوو ئەوی کەش سەر بە ڕێکخراوی جیا کرایەوە.
لەو کاتی من هەر دەگەڵدامەوە بەبێ دابڕام هەر ساڵە لەگەڵ ئەنجومەندان 4 ساڵە بەرپرسی ئەنجومەنی خوشکانی ڕانیم زۆر خۆشحاڵم ئەلحەمدولیلا ماندوو نەبوویمە سوپاس بۆ خوای گەورە لێرەش داوا لە خوشکانەکەم بابێنە پێشێ کارکردن زۆر خۆشە بەڕاستی ڕاستە بڵێم هەموو شتێک ئەرکی دەوێ ماندووبوونی دەوێ بەڵام ئەو ماندووبوونە بەرەکەتی بە چاوی خۆت دەبینیەوە حتمما عنی هەر ڕۆژانە دەیبینی لە خوای گەورە بە زیادبی ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوای گەورە من لێرەوە شانازی بە هاوسەرمەوەکەم لەبەرەوەی زۆر هاوکارمە یارمەتی دەرمە کاتە ئەو ئیش حیزباتی ناکات بزەم بۆ خۆم ئیش حیزباتیەکەم و ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوای گەورە ڕۆژێک لە ڕۆژان نەبووەتە ڕێگرم زۆر هاوکارم بووە ئەلحەمدولیلا لێرەوە سوپاسیەکەم ئەلحەمدولیلا کاکەسیاریش هەر هاوکارمە سوپاس بۆ خوای گەورە خوای بزاد بێ ئەلحەمدولیلا لێرەوەش بانگوازی خوشکانەکەم بەڵێ دووبارە و سێبارە دەڵێم مەترسێن لە ئیش ئاسانە هەر ئەوەندە شانت دابرێ ڕاست خوای گەورە ئاسانیەک بەڵێ ڕێگوایە خاتوخان هەز دەکەی بۆ نمونە وەکو واجبێکی لێ هاتوو بەتایبەتی لەم سەردەمەدا و بانگەوازکردن دیسان وەکو سەردەمانی پێشووی سەرەتای سەرهەڵدانی ئەم دینە ئەنی هەز دەکەی بۆ نمونە جەنجاڵێک لەم سەردەمەدا هەیە کاتە پێویستەکە کە ئەوانەی کە خەریکە غافڵ دەبن ئێمە هەر چۆنێک بێ بیانهێنەوە ناو باوەشی ئەم دینە جوانە بەڵێ زۆر زەرورە ئەمان سازگەیان تەماشای غەزەی بکەین خوشکانی غەزە ڕۆژانە منداڵی خۆیان دێتە بەردەست ماندوو نابن شل نابن گلەیان نییە ڕۆژێک لە ڕۆژ هەنجێت لە کەسێک نەیەکێکەیان نابێت کە گلەی بکەن ئەمە زۆر زەرورە خەڵکانێکمان هێنووس تۆ خەوتووە ئێستا زەرورە خوشکانی ئێمە حەسن دەست بە ئیشکەن و ئەو خەڵکی لەو خەوە بە خەبەر بینن بەڕاستی خەڵکەکی زۆرمان هەیە بە مۆبایل بەشتی لاوەکە خەریکە یەک وشە کەم نییە مامۆستا من یەک لەو ماوەیدا بۆ نمونە مەبەستم بەرهەمی ئەوی شەی خوشکە گوتیە من چەند ساڵە لە دەور و دەرزدام بەسە تۆ هەمووی بەشداری ئەم لەبیرم چوو بووە تی کاتی خۆی تو دەست گرتم بردم تەلای مامۆستای و تو دەرسی بخوین تا ئێستا من هەر بەردەوامم لێک وشێ تو بەرداری لەو ئینسان زۆر جار هەندێک شت بەکەم نەگری یەک قسەی باش زۆری بەرەکەتێکی زۆری لە پشتە الحەمدولیلا لەخوای بزاد ئێتە باسی ئەوم بۆ بکە لەگەڵ خوشکان مادەمان بەرپرسی خوشکانی کار و چالاکیەکانی ئێوە چییە؟ مامۆستاجان کار و چالاکی ئێمە پەروەردەییە بەڵێ کۆمەڵایەتیە پەروەردەییمان الحەمدولیلا کۆمەڵایەتیمان پرسەیە ئەنی ئەشتا ئیشمان زۆرە کە بڵێم ئیشمان نەبی زۆر سەردانمان زۆر الحەمدولیلا سوپاس بۆ خوای گەورە شل نابین ئەوەندەی سەردان دەکەین خەڵکی شەر داوات دەکات الحەمدولیلا سوپاس بۆ خوای گەورە ئەو فەزڵی خوای ڕەزامان گرانیە لای خەڵکی الحەمدولیلا هەر چەند دەگەڕێین و خەڵک دەڵێن فات پێیان خۆشە بچین الحەمدولیلا بەس لێرەوە سوپاسی ستافی خۆمەکەم چاویان ماچەکەم بەڕاستی هاوکارنم وەکو خێزانێکمان لێ هاتەوە بەڕاستی ئانی چاوی ئەو خوشکانی یەکە بەیەکە ماچەکەم دەستیان دەگوشتم ئەوەندای ئەو خوشکانی لەگەڵتن هاوکارن لە گروپەکەیدا چەند الحەمدولیلا ئێمە 12 کەسین لە ستافی ئەنجومەن بەڵێ خوشکانی دیکەژەوە زۆر الحەمدولیلا هاوکارین لە خوای بەزیادبی بەیەکەوە ئیش و کارەکەین و هەڵەستین و دانیشین ئەوە بوارە کۆمەڵایەتەکەی ئەو بوارە پەروەردەیەکەی باست کرد بارە پەروەردەکەی ئەمە دەرس و دەورمان لە زۆر شوێنان هەیە بەڵێ مامۆستامان هەیە سوپاس بۆ خوای گەورە لە زۆر جیان دەرسمان هەیە الحەمدولیلا هەفتە بە هەفتە وەڵای هەموو هەفتان دەرسمان هەیە هەموو هەفتە کۆمەڵ دەرگای کۆمەڵ بۆ هەموو کەس کراوەیە بۆ هەموو کەس کراوە ئێمە خۆمانەمان نیە الحەمدولیلا خوا بسەردێ لە خوای گەورە بە زیاد هەر لە سەرۆکی لە ئەمیرەکەمان یعنی ئەوەندە الحەمدولیلا کراوەیە بەڕووی هەموو کەسدا لە خوای گەورە بە زیادبی ئەندامانی خوارشمان هەموویوانە بە فری دەرسی دەڵێنەوە زۆر باش بۆ هەموو کەسە بڵێم ئەوە نیوەڵا بەس بۆ کۆمەڵە نا ئەوەندەی خەڵکی دیکەمان هەیە باوەڕکە لەوانەیە هەندێک ئەومان نەبی ڕاستە لێرەوەدا لە خەڵکێکم بابێنە پێشە و ببێ ئەوەی ئەمە ڕۆژێک لە ڕۆژان گوشەی بڵێن ئەوە ناو حیزبێ من ناڵێن ئەمە بەسمان پەروەردەیە با خەڵک پەروەردە بکرێ با فێر بی من ناڵێن با بیتە کۆمەڵ بەس هەڵس و کەوتی کۆمەڵ با ببینیم زانن چۆنە کۆمەڵ تاقیب کاتیان بۆ تاقیمان کەنەوە زانتەوە بە تاقیمان کەنەوە الحەمدولیلا خاتون خانگە باسی ئەوی کەین بۆ نمونە
تۆ ماشەڵڵا دەمێکە لە ناو پیشەی ئەم دەرزگوتنەوەیدای ئەگەر بەراوردێکی ئێستا کە 2025 بە بەراوردی بۆ نمونە ساڵان 10 ساڵی پێشتر 5 ساڵی پێشتر بکەی هەز دەکەی خێزان هەیە زۆر بە پەرۆشەگە بۆ خۆشی زۆر جێگیر و سەقامگیر نەبێت لەسەر پەیڕەوکردنی ئادابەکانی ئەم ئیسلامە بەڵام حەزی لێ منداڵەکانی بە ئێوە بسپێرێ بۆی منداڵەکانی ئەزمموی ئەو نەکەن بڵێ خاتو ئاسکە ئەو کەسانەمان زۆرن بەڵێ هەمانە لە سلکی ئەمنیە کوڕەکەی دینیت کچەکەی دینی دەستی دەگری تا ماڵێمان دەیدینی دەڵە حەزەکەم پەروەردەی ئێوە وەرگنە ئێمە وەرناگرن خەڵکمان هەیە لە سلکی ئەمنیە دەڵێ ئەگەر هاتپایە و کچەکەم گەورە بە ئەف کەلتورەم تێکەشکان بەخۆم داهاتمە داوای کوڕەکەی تو ئەگەر بەرەکەتی ئەو سەحوەی نەبی باوەڕکەمە فەسلی خوایە ئەو حیزبە وەسیلەیە ئەگەر ئەوە نەبی پێم وانییە ئەمە ئەوەندا ئەو باەخمان هەبی هەرمووی ئەو بەرەکەتەیە الحەمدولله کاتە حەز بە تام و چێژێک دەکەیوە نییەکە حەز دەکەیت تۆ ئەمین و ئامانی لە چاو خوێندنەوەسانێکە خەڵکمان هەیە لە سلکی یعنی لە دەرەوەی کۆمەڵە لە سلکی ئەمنیشە تا کاتێک کە بە خێزانی خۆی دەڵێ پیاکە دەڵێ کە خێرەکەت کرد تەسمیلی باز خاتونیکە بەست ئینشاء الله لە جێی ئەوەین کە ئەو خەڵکە متمانەی بەخوای گەورە یاڕەبی هەردەم هەبن ئینشاء الله لێرەوە سپاس لە سەرۆکی کومەڵە من سپاس یەکەم دەرگای کراوەیە بۆ هەموو کەس الحەمدولله سەرکردەی مەوە سەرکردەی خەڵکی نییە دا لە خوشکانەکەم بێنە پێشێ داواکەم ئەو ترسە نەمینی ئیش مەترسێن واللهی خوای ئەگەر هەنگاوەی بێ پێش خوای گەورە دە هەنگاوت بیارمەتی تێدا الحەمدولله لە قسەکاندا دایم جەخ لەوە دەکرد دڵی باخانمان بێنە پێش بربەستەکان پەڕێمە بەستت ئەوەیە ینی بۆی خۆیان بنیاد بنێن کەسانێک بن نوخبەی ناو ئەم کۆمەڵگای بنوانە بام بنەخشینن بۆ خۆ ینی بعد پەنجەم وەرەچیان هەبی بۆ دوا ڕۆژی خۆیان ڕاستە بە هەیان بی تو ناڵم ئەگەر بە قسەیەکیش بی بە یەک گوشەبی کەم نییە ڕاست ئەو بەرهەمەی دەچنیەوە وەکوە باوەڕکە دەیچنیەوە زۆرتەوە الحەمدولله خوای گەورە بۆ خۆت بۆت ئاسانەکە لەخوا بزاد یاڕەبی هەردەم هەبنی جێگەی شانازی خاتوخان سەلامەت خۆشحاڵ بوو کە یەکەم جارە لە نزیکەوە دەبینێ دەرفەتێکی زێڕی بڵێ بەس دەمەش یەک شتی دیکەم لەمە من لێرەوە سوپاسی برانی مەڵبەندەکەم لە بەرپرسی ڕاحەتا پاسەوانی بەردەرگای زۆر هاوکارن ئەنی زۆر هاوکاری منن زۆر زانی هاوکاری هەمویانن نازانم من شەرمەزاریانم بەڕاستی هەم کات هەر ئیشەکی پێم بن هەر شتێکی هەبی دەڵێن ئیشی تو بە چاوان ئێوەش خەرفەزلی خوای گەورەی بەڵام زەرورە من سپاسیان بکەم و دەستخۆشیان لێ بکەم یخوا هەر هەمویان بوونێمانەوەنیا هەر کات زۆر کاراسانێک زۆرش کاراسانیە لەخوا بزادوێ لەخوا سەلامەت ماڵساگان چاوەکان بازەکەم ڕەبی هەر هەبن هەمیشە سلای خی گەورە لەوێ کاکەستیار مامۆستا هەستات تاوان ماشەڵڵا مادەما خوێنە تاو کردووە و کومەڵێک گەنجی زۆر جوان و باش لەبەر دەستدان مایان تاوان فەزڵی خی گەورەوە دڵنیام نزاکانی دایکش دەکە الحەمدولله وا پەروە دەکراوی کاکەستیارگە باسیەوەم بۆ بکەی خوێندن تر بەشی کۆمپیوتەر تاو کردوایە ژاماژەم بۆ کرد کە الحەمدولله ینی شانازی دەکەم کە بۆ ساڵێکش بێگە زۆر بە کەمیش بەرکەوتەمان هەبوو لە ساڵدا بەڵام کە تەلەبەی بەدەستی ئێمە بووی کاکە هەستیار باسی ئەوم بۆ بکە ئەو دەرسانەی کە لە خۆ ناسانەکە لە پێشەکەی باست کرد ماشەڵڵا ینی بەسەرێکەوە بەشداری کۆمەڵێک خوڵ دەکەی کاتە فێربوون بەشێکی زۆر گرنگە دانەبڕان لە فێربوون و دیراسەکردن بۆ ئەم سەردەمە ئەو زەرورەتی هەیە کە دەبێت تاوای کاتەکانی خۆتی وە تەرخامکەی سەرەتا بسم الله الرحمن الرحیم پێشەشی سپاسی ئێوەی بەڕێز دەکەم زۆر بە خێراتن سەرچاوەکانمان سەبارەت بە ئاماژەت بۆی کرد کە دوعاکانی دایکتە بۆ گیرا دەبێت لە ڕاستیدا قوڕانی پیرۆز ئەومان بۆ باز دەکا خوای گەورە لەسەر زاری بەندە چاکەکانی کە دەفەرمێ والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين وجعلنا للمتقين إماما بەندەکانی خوددا دەفەرمن خدایە لە هاوسەرانمان کوڕانێک و کچانێک و نەوانێکمان پێ بەخشە ببنە ڕووناچی دیدەمان ئارامی خۆش ئارامی ژیانمان و بیانکەوە پێشاو بە پارێزگاران
جا ئیشاءالله ئەو دوعایەشی داکمە بۆم گیرا بووە ئەمش لەناو ئەو مجتەماعیدا خزمەت دەکەم. سەبارەت بە دەور و دیراسە و فێربوون لە ڕاستیدا ئەمن وا فام دەکەمەوە گیانم لە وەختایەوە دەست پێ کردووە کە بەرەو فێربوون ڕۆیشتومە فێر دەبم مێشکم کراوەتەوە بە ڕووی دەرس و دەور و ئەو شتانە مامۆستا. زۆر تاوا یەکێک لەو شتانێک کە سەرنج ڕاکێشامتت بۆ نمونە دەورەیەک بۆ زمانی عەرەبی تۆ خۆت کۆمپیوتەرت تاو کردو و دڵنیام لە کار و پیشە کەسابەتی باوکشدا ڕۆژانە لانی بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری بەڵام بە فێربوونی زمانی عەرەبی بۆچی؟ وەڵام مامۆستا وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خۆتان فێری زمانی دەور و بەرتان بکەن. ئێمە وەکو کورد باشترین زمان کە بمانەوە لێی فێربین زمانی عەرەبیە چونکە لە ناو سنوورێک داین کە سنووری عێراقە چۆن دەڵێ ئیسفادەشی زۆر بەمە دەگەێنێ و لە ڕووی ئاینیشەوە چەندین زانیاری لە دەتوانین لە ڕێگەی زمانی عەرەبیەوە بەدەست بێنین مامۆستا. زۆر باشە. ئەی خوێندن تاواکردنەکەت بەشی کۆمپیوتەر یعنی هەز دەکەی بۆ نمونە دەتوانیت تەطبیقاتێکی بکەیت لە ژیانی ڕۆژاندا یعنی ئیسفادە لەو شادێت بکەیت کە بتوانی دیراسەی بکەیت لە مەودووە؟ وەڵام مامۆستا گیانم بخۆم دەرچووی بەشی کۆمپیوتەرم لەلایەکی کەشەوە لەگەڵ بابم لە ئیشکارەبای ئیش دەکەم دەتوانم لە هەر ئانوساتێکدا دەرسی کۆمپیوتەر و دەرسی کۆمپیوتەر و ئیشەکەی خۆم بێکەوە لێ بدەم و بیبەستمەوە یان هەر ئەلحەمدولیلا بای ئەوە ئەساسیاتێکمان هەیە هەر کێشەیەکمان بۆ دروست بێ بە زووترین کات دەتوانین چارەسەریکەین یان هەر فێربوونێکی بەرنامەک بێ یان بە تایبەتی بۆ خۆم لە بەشی وێبسایت دەم تۆزە چۆن دەڵێ خۆی پێوە خەریکەم دەتوانم وێبسایتەشی باش دروست بکەم وەک چۆن لە بەحسەکەیدا وێبسایتێکم بە دەستی خۆم بە هاوکاری هەندێک برادەر دروستمان کرد. زۆر باشە وێبسایتەکەت یاخود بوون منە دروستکردنی کۆمەڵێک ئەپ لە ناو جیهانی تەکنۆلۆژیادا بە تایبەتی ئەو ئەپانەی کە دیسان جۆرەکن لە جۆر بڵاوکردنەوەی داوە ینی پیرۆزیەکانی نەوە ئەم ئاینە دەتوان بۆن منە ئیش لەسەر ئەمە بکەن یان هیچ ئامانجێک هیچ هیوایەکی دوو ئەوەتانێکە لە داهاتوودا بتوانین ئیشێک لەسەر شتێوا بکات؟ وەڵام مامۆستا ئینسان ئەگەر خۆی بەکاربێنێ دەتوانێت لە هەر بوارەشی دابێ خزمەت بکە چ بواری کۆمپیوتەر بێ چ بواری سیاسی بێ چ بواری لە بواری کۆمەڵایەتی دابێ لە هەموو بوارەکان دەتوانێت خزمەت بکە بەڵام تا ئێستا بەخۆم فکرم نەکردوتەوە لە بواری کۆمپیوتەردا خزمەتێک بکەم بە گەلی کوردستان بە ئیسلام ئینشاءالله خوای گەورە لەو کارەشدا بەکارمان بێنێ ئینشاءالله هەن دروستکردنی هەندێک ئەپوشتیوا هەیە بۆ نمونە هەر ئەگەر تۆ بتەوێت لەسەر مۆبایلەکەت قورئان بخوێنی یاخود بە تەفسیرەوە گوێی لێ بگریان بخوێن لەوانەیە بتوانیان هەر هیچ نەبە ئەو ئەپانەی کە هەن ئەو بابەتانەی کە لە بابەتی قورئانیدا لەناو کۆمپیوتەر و یاخود لەناو مۆبایلەکەماندا هەن تو بە پێشکەوتووتر یعنی ئەپدەیتیان بکەوێت دووبارە. بەڵێ مامۆستا تازە بە بیرم دێتەوە لە ئەو وێبسایتی کە دروستمان کرد بۆ بەحسەکەمان بەشی کتێبخانەی تێدا بوو بەشی کتێبخانەشی زۆر بە ڕێکوپێشی بە داتابیسێکی زۆر بێزەوە چۆن دەڵێ بەردەست بوو دەماتوانی لەوێدا چەندین کردداری جوان پەرەی پێ بدەین لە ڕووی ئاینیەوە بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێ یعنی دەمانتوانی زانیارێکی تاو بەخشین بە بەکارهێنەرە. ئینشاءالله بەشکم لە داهاتووشدا بتوانانی هەم ورتر ئیشی لەسەرکەی بۆی شتێک بە گشتی لە بەردەستی تاوای ئەو کەسانە بێت کە خواستیانە لە بەردەستیان بێت. ئینشاءالله خوای گەورە لە کار خێردا بەکارمان بێنین ئینشاءالله تەمەنتان درێژ بێ ئینشاءالله کاکە ئەستیار سپاس دەکەم تەمەنتان پڕخێر و بەرەکەت بێ یا ڕەبی زۆر بەخێرات خوا سەلامت بێ. سپاس بۆ ئێوەش کاکە محەممەد سڵای خوای گەورەت لێبێ. سڵای خوای گەورە جوشتەوێ مامۆستا گەورەس یاخوا سەلامت بن. مەبەستی دەرس و تاواکردنی خوێندن و مەنهەج ئەو شتانە تەبعاً هاتوویە ماڵی خاتوون خان وایە؟ بەڵێ. چیتر ماڵی خاتوون خان؟ پورمە. پورتە. زۆر باشە. ئەتە پێم بە دەرچی بۆ پۆلی چەند؟ وەڵات دا. دەرچی بۆ پۆلی دە زۆر باشە. دەچی بۆ وێژەی یان بۆ زانستی؟ زانستی وەڵام. بۆ زانستی زۆر باشە. ئەتە پێ بڵێ مادەما بۆ دەور و دیراسە لەگەڵ مامۆستا هەستیار لەگەڵی بەردەوام یعنی لەگەڵ ئەوی هەنگاوەکان ئەگەر وەکو قوتابێکیش بی لە بەردەستی ئەودا. بەڵێ وەڵام هەر ڕاستدا لە ماڵ کاگەستیارم
هەفتانە دەرسێکمان هەیە شەو یەکشەمان وەکو باسم کرد لە ئەکادیمی ئەوی بەسەرپەرشتی مامۆستا ئارام محەممەد تۆفیق کە ئەو هەم تەلوێ مامۆستا ئارامەوە ئەمەش لەگەڵ خۆی دەبا کە بەڕاستی لەو دەرسەشدا کارگەر زۆریە کە زیاتر لانەیە دەبیست بۆ 15 قوتابی لەگەڵ سەردەستی و هاتیینە کە ساتی زۆی لەسەر دەست خۆی بردیا هەفتانە گەری هەیە بەس ئەگەر بەخۆی بسە دەرسەکەی 10 بۆ 12 قوتابی دەبات شەوانی چوارشەمەش دەرسی مامۆستا سیاریشمانەیە وهەندێک جا لە هەفتەکانیشدا شەوانی دووشەمە دەرسی کاربامان هەیە مامقادر پێشکەشمان دەکات. زۆر باشە دەرسی کارباکە بۆیش وردە وردە هەنگاو بنێن بۆی لێ ببم بە کەسێکی شارەزا لەو بوارەیدا. بەڵێ وەڵام مامقادر هەر بەخۆی ینی لە ئیشەکەی خۆیدا بەخەمە بۆنەکەمە ڕۆژان لەگەڵ کار دەکەین دەوێت هەم بە کردداری هەم بە نەزەڕی فێرمیانی جاروێکە ئەو شتەی بۆمە لە خانوەکدا شتێکی فێر نابیان لەو خوانێ بەستە کە ئەو شتت نەزانێت کە لاان لە دەرسەکەی شتێکیش باسکە فێر بیان کە لە دەرسەکەی باسەکەیان ئەگەر شتەکە چاک پێکەی بتوانیان بەستنەکەیان فێربوونەکە بیزانیت. ئەی دەستەکان خۆش بیاخە هێلان خان چۆنی یارەبی سەلامەت بی گڵی من پۆلی چەندی دەرچی بۆ چەند دەرچم بۆ چوار دەرچی بۆ پۆلی چوار ئافرین ئەی قورئان لەبەرە دەرسی قورئان لای چی دەخوێنی؟ ئالەکە مامۆسالانە مام سالانە زۆر باش دەتوانێت قورئانێکمان بۆ بخوێنێ ئێستا؟ دەجیانەکەی من فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. ئافرین پێم بڵێ جوزئی ئەمە تەواو کردووە؟ ناوەڵە زۆرت ماوە؟ دلا پارشتێک هەروەندت ماوە؟ ئەگەر مامۆستا قورئانت پێ دەڵێ دێ و ماڵێ دووبارەی دەکەی بۆی بتوانین جوان لەبەری بکەی؟ زۆر باشە تەمەن درێژ بی ئینشەڵڵا ئازیزەکەی من. کاک قادر کاکە محەممەد ئاماژە بۆ کرد لە قسەکانیدا کە لە هەفتەیەکدا بوون منە 3 دەرسیان هەیە 2 دەرسی پەروەردەیی و دەرسێکیشیان تۆ بە شێوازێک لە شازەکان دەتەوێت ئەزمموی خۆت کە پیشەی کارەبایەتی فێری بۆ نمونە کۆمەڵە قوتابی بکەیت ئەم فکرێت چۆن بۆ هالیان وا پێویست دەکەی عنی وا بیر دەکەوێت کە عیلم و زانست و زانیاریەکت لا بوو پێویست ناکە پارێزگاری لێ بکەی دەبێ بیبەخشی. من هەر لە سەرەتای دەست بەکاربوونم لە ئیشی کارەبایەوە بۆ خۆم هەوڵم داوا زیاد فێر بووم زۆر دەورات بەشداریم تێدا کردووە بڵێن لە تیپی ئەو کاتی تیپی زەیتونی کۆری لێرە بوو ماوەی 2 مانگونی دەورم لێ کرد بۆ خۆم بەشداری زۆر دەوراتم کردووە لە هەولێر و لە سلێمانی و لە ڕانێ و دەوراتم زۆر بینەوە بە خۆم بۆ فێربوونی زۆر دەوراتیشم بۆ دۆست و برادەر و ئاانەی کە لێم نزیکن بۆ ئۆستایەکانی ڕانێ کردوتەوە ئەوەی زانیمە پێم وتو ویستمە فێر بن نەمیست و هەر ئەوەی بۆ خۆم دەزانم هەر بۆ خۆم بێ ویستمە دەوروبەریشم زانێ ئێستا ژەوانەی کە لەگەڵم میش دەکەن هەفتانە دەرسێکم هەیە دەرسێکیان پێ دەڵێن بڵێن شتێک کە نەزانن جار لەبارەی کارەبایەوە بۆ خۆم دەوراتیشم کردوتەوە لە ئەو ڕێکخراوی حکمە ساڵی وازانم 2020 بوو بۆ جەماعەتێک لە برایان دەوراتێکی سەرەتایی کارەبان پێگوتن و ماوەی ماگێکی خایاند جا ئەوە زۆر جار دەوراتم کردوتەوە و بەشداری خەڵکیش ئامادەی هەیە بۆ تێدا بەشدار بوو هەتا بۆ ئۆستایەکانی ڕانێژ لە 2010 دەوراتمان کردەوە و تێدا بەشدار بوون و زۆر ئیسفادەشان لەخوا بزیاد بابەتە نەزەرەکان بۆ نمونە دەڵێ بۆ نمونە ئەم هەنگاوەیە خۆ ئەم کارە ئەم هەنگاوی دەوێت ئەی دەکرێت بۆ نمونە بە نەزەری فێربی هیچلانێکی کردداری تێدانە بێ خۆی زیاتر خوێندنی کارەبای بڵێن ئێستا لە هەندەسی کارەبایدا عملشی تێدا بڵێم تێدانێ بەس ئەو زیادەی کە فێر دەبی لەوێ نەزەریە کە ئیشیشی تێدا بخێ عملیەکەی تێدا فێر دەبێ ڕاستە لە خوێندندا کەمەکی عملی تێدا بەس خوێندن زیاتر نەزەریە بەس ئەگەر عملیەکە و نەزەریەکەشت پێکەوە هەبێت ئەوە زۆر بەڵ دەستانت خۆش ڕاستی ئەمە بەخشیری زانیاریەوە ئەمە پێڵەن زەکاتی عیلم وڵات من هەموو جارش لە دۆست و برادەر و وەستاکانی ڕانێژ زۆر زار بە تەلەفۆن بۆ دەکەن ئەوە چۆنە و بڵێن پرسیاری کارەبایی شەوبی ڕۆژبی هەر کاتێکی بی وڵانێن دەمەوە ماڵداوێزانیاری گەورە جەزای چاکتان داتن ئینشاءالله
کاکەس دیارەگە لە کۆتاییدا شتێک هەبێ بۆ ئەمە بیڵێ لە خزمەتدا دەبین. یا ڕەبی سەلامەت بێ مامۆستا. وەڵا مامۆستا وەک چۆن خوای گەورە لە کۆتایی سوڕەتی ضوعادا پێمان دەفەرمێ وأما بنعمة ربك فحدث دەربارەی ناز و نیعمەتەکانی خوددا هەمیشە بدوێن با دوانەکەشتان بەکردار ڕەنگداتەوە ئەمەش بە لە خزمەت خەڵکی دابین با لە خزمەت موسڵمانان دابین با لە خزمەت کۆمەڵگا دابین. دووبارە بە خێراتنی ئێوەی خۆشەویست دەکەم زۆر بە خێراتن سەرسەر و سەرچاوانمە. یخوا سەلامەت بن. خوا سەلامەت. ئەو نیعمەتانی هەیە هەمیشە ئینشەڵا بەرەکەتدار بێ. سپاس دەکەم. ئامین ئەجمەعین. زۆر سپاس بۆ ئێوەش. سەلامەت بن. سەلامەت بن یخوا دنیایەک بۆ من زۆر سپاس. بسم الله الرحمن الرحيم والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا يوم ترجف الراجفة تتبعها الرادفة قلوب يومئذ واجفة أبصارها خاشعة خۆشەویستانی بەرنامەی ماڵ و حاڵ سوپاسی خی گەورەکەین کە ئەم دەرفەتی پێداین دوای ئەوی فیدباکێکی زۆرمان بۆ هات کە ئەم بەرنمەیە جێگەی ڕەزامەندی بینەرانمان بۆیە بەڵێمانداوە لەگەڵ هاوکارانمان ڕاوێژێکمان کرد ئەم بەرنمەیە بەردەوام بێت چونکە بوونی ئەم بەرنامە خێزانیانە هەم تام و چێژێک پێ دەبەخشم و هەمیش هیوایەک دەبەخشم بۆ دڵە بێ هیوایانێک کە جاری وا هەیە تەماشارەکەی لە کۆمەلگادا کۆمەڵک فاکتەر هەن کە خەریکە دەبنە هۆکارێک بۆ لە ناوبردنی پیرۆزیەکانی ناو خێزان و پابندبوونەکانی ناو یاسا خێزانیەکانی ئەم کۆمەلگایە. سپاس بۆ هاوکارانم کە بەڕاستی لەگەڵمان ناماندوو بوون. سپاس بۆ ماڵی خاتونخان بۆ میوانداریەکەیان هەمیشە سفرە و خوانیان بەرەکەتدار بێت لە ناسینی ئەوانەوە فێر بوون کە ئەگەر بە بڕێکی زیاد یاخ و کەمیش بێ پێویستە ئەو زانست و زانیاریانی کە هەمانە هاوکاری کەسانی دەوروبەرمان بکەین تاوکوونەوەیەک پەروەردە بکەین کە پەروەردەیەکی ئەوەندە دروست بێ بتوانن کۆمەڵگاش سوودیان لێ بینێ. سپاس بۆ ئێوەی بینەر کە تا ئێستا لەگەڵمان نبوون. ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامەی ماڵ و حاڵ قوبڵ و فەرمونون تا بەرنمەیەکی تر لەگەڵتاندا دەبم. شاد و بەختەور و ئاسوودە بن. خوداتان لەگەڵ.